ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ Ez وەکێتەکە کورد دەچم بۆ ڕیفراندۆمێ و دەنگی خۆدەم و بەلێ بۆ ڕیفراندۆمێ. داواکارم لە هەموو خەڵکی کوردستان لە ڕۆژی 25 مانگ بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە بەلێ بۆ ئەوەی لە عێراق جیابینەوە و دەوڵەتی خۆمان هەبێت. ئێمە شوەکو نەتەوەیە کە خاوەنی 40 میلیۆن کە خاوەنی چەند میلیۆنێکین لە جیهان هێشتا بێ دەوڵەت و بێ ناو و بێ ئاڵا و بێ ناونیشانی. حەز دەکەم دەنگ بدەن بەلێ. پێویست ئێمە هەموو دەنگمان یەک بکەین بگەین یەک و بە بەلێ دەنگ بۆ ڕیفراندۆم بدەین. بەلێ بۆ ڕیفراندۆم. ڕاستی دەرفەتێکی زێڕینە بۆ ملەتی کورد هەندە ساڵە شەهید و خزمەتە پێشمەرگە و زەحمەتە پێشمەرگە هەندە ساڵە ئەزویتم دەرفەتەکە زێڕینە بوومە خەڵکی کوردە هەمی بچنە سەر سندوقی دەنگدانێ بۆ ڕێفراندۆمێ زۆر واجبە ئەرکێکی مازنە سەر ملێتمە هەمی کوردە ئەم خڕبێگرە دەستخۆکینە دەستێکدا بچینە سەر سندوقی دەنگدانێ ڕێفراندۆمێ. ئێستا باشترین کاتە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و گشتپرسی. پێم وایە من وەکو خۆم وەکو وریا خۆشناو وەکو هاوڵاتێکی ئەو شارە ئەو وڵاتە ئەگەر ئەو ڕۆک ڕێفراندۆم نەکرێت پێم وایە گەورەترین غەڵەتە گەورەترین هەڵەیەکی مێژوویە لە تاریخی کوردستان. سەرۆکایەتی هەرێم و قیادەی کوردی هەر دەبێتن هەوڵ ئەو گشتپرسیە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و بەسەرکەوتیش کۆتایی پێبێ و دوای ئەوەش ڕاستەوخۆ دەوڵەتی کوردی ڕابگەێنێت.